بڕیارە بەیانی کۆتاوا دەبێت بۆ ئەو وادەیە کە سێمان وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاو ئاویەکان لەلایەن کە بەڕێبەتی سامانی ئاژەڵ کە بەڕێبەری سامانی ماسی بڕیارەکەی لێداوە کە سێماک لەمەوبەر قەدەغی ڕاوە ماسی دەستی پێکرد بوو بەیانی کە ڕۆژی شەمەیە یەکەم ڕۆژی کۆتایی ئەو وادێ و بەیانی دەست دەکرێتەوە بە ڕاوەماسی لەلایەن ئەو کەسانێکە کاری ڕاوەماسی دەکەن وەیدی هاوڵاتیان دەتوان ڕاوەماسی بکەن بەو مەرج و ڕێنمایانەی کە وەزارەتی کشتتوکاڵ داینەوە وەزارەتی کوشتتوکاڵ یاسایی نەک مەرج و ڕێنمای دەتوان بڵێم یاسای تایبەت بە ڕاوەماسی هەیە دەبێت چەندین لە ناو یاسایەکەنجی چەندین ڕێنمایی دیاری کراوە بۆ ئەو کەسانی کە ڕاوەماسی دەکەن و حکوومەتیش لەلایەن وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاو ئاویەکانیشەوە لێژنە پێکاتوە بەردەوام چادێری ئەو شوێنانە دەکەن کە ڕاوەماسی دەکرێت بۆ ئەوی غەرقی ئەو یاسایەنەکەن کە وەزارەتی سامان سروشتەکان وەزارەتی کشتتوکاڵ با بڵێن هەیتی لەسەر ئەو بابەتە بۆ ئەی بزانین ڕێنمایەکان چۆنە چۆن هاوڵاتیان دەتوان دەست بە ڕاوەماسی بکەنەوە بێستون بەکرد بەڕێبەری سامانی ماسیم لەگەڵ لە وەزارەتی کشتتوکاڵ زانیارم پێدات مامۆستا سوپاس بۆ دەرفەتە ئەگەر پێمان بڵێ هاوڵاتیان چۆن دەتوان دەست بە ڕاوەماسی بکەنەوە ئەو ڕێنمایی و ئەو ڕێکارانی وەزارەتی کشتتوکاڵ چین کە ئێوە دەری دەکەن و بۆ هاوڵاتیانی دەدەن. سوپاس بۆ ئێوە کە گرنگی بۆ بابەتە دەدەن دیارە ئێمە بەپێی یاسای ژمارە 48 ساڵی 76 ئەو بڕیارەمان دەکردی و دەسەڵاتمان پێدراوە ئەوڕۆ دواوادەی قەدەغەکردنەکەی بەیانی ڕاوی ماسی ئاسایی دەبتەوە لەلایەن ئەو کەسانی کە پیشیان ڕاوکردنی ماسی و بژێوی ژیانیان لەسەر ئەو بابەتانەیە با بڵێن ڕای ماسی بەردەوام ڕێوشێنی خۆی هەیە بۆ ئەوەی ئەو سەرچاوە سروشتیە لە ناو نەچیتن یەک لەوانە تۆڕی کونور دەبەوەی پەنجەماسی ڕاو نەکرێت ناو ڕووبار و بەنداوەکان هەروەها بابەتی تەقەمەنی نابێ بەکاربێ لە ڕاوکردن کە دەبێتەوە هۆی بە کۆمەڵ کوشتێن واروها بابەتی مەوادی کیمیاوی بە هەمان شێوە قەدەغەیە لە بەیانیەوەش ڕاوکردن بە مەوادی کیمیایی و هەروەها بەکارە باش قەدەغێ لە بەرەوەی ئەو سێ چوار ڕێگەیە دەبنە هۆی کۆمەڵکوژی تەواوی زیندەوەرەکانی ئەو نەکەن هەبەس ماسی و پەنجەماسی ئەو بابەتانە بۆیە ئێمە ڕێنمایی ئەو هاوڵاتانە دەکەین کە ئەو پیشیان هەیە و ئەو جۆرە با بڵێن بەڵێ ئەو جۆرە ڕاوانە نەکەن بۆ ئەوەی ماسی بەردەوام هەبیتن بەردەوام و سامانە سروشتیە هەبیتن و خۆشیان ئیسفادە دەکەن هەر خۆیان خەڵکی تر نایەتەوێ ئەو کەسانی کە لەو سنوورانن ئەوان ڕاوی ماسی دەکەن و کاتێک کە ئەو ماسیانە پەنجەماسی لە ناو نابن یان سندەوەری تر لە ناو نابن لە ساڵانی ئایندە گەورە دەبێت خۆیان سوودی دەبینن. ڕێکاری یاسایی لە بەڵێ ڕێکاری یاسایی لە پێبژاردننی مادی تێدایە تا بندکردنی 7 ساڵیش بۆ ئەو زۆرە ڕاوکردانی کە قەدەغەیەک وەکو ئاماژەمان پێکرد تۆڕ کونورد و کارە بە مەوادی کیمیاوی و تەقەمەنی. ئەگەر باز لە پرۆژەکانی سامانی ماسی بکەین لە هەرێمی کوردستان چەند پرۆژە هەیە و سامانی ماسی دەگاتە ئاستی خۆبژێوی پێویست دەکا ئیدی لە وڵاتانەوە هەناردەی هەرێمی کوردستان بکەین. بەڵێ ئێمە لە ئێستادا نەگەیشتن ئاستی خۆبژێوی بەڵام قۆناغی باشمان بڵێن هەنگاوی باشمان ناوە قۆناغی باشمان بڕیەوە بۆ ئەو بابەتە ئێمە لە ئێستادا دوو زۆر پرۆژەمانەیە بەشێکیان وڵەتمان پێداوە بەشێکیان پرۆژەی بچووکنی خۆبژێوی خانەوادەکانن کە بێمەوڵەتن بە هەردووچیان ڕێژەیەکی باشمانەیە نزیکەی 13,000 حوزی ماسیمان هەیە لە هەرێمی کوردستان کە لە 65 تەنها ماسی زیندومان بۆ پڕ دەکاتەوە ماسی زیندوو کە خەڵکی ئێمە ئێستا زیاتر تەڵەبی لەسەر ماسی بە شێوەی زیندووە هەروها بە شێوازەکانی تریش هەمانە با بڵێن بەڵێ هەمانە 429 پرۆژەی مۆڵەتدارمانەیە کە تیاندا هەیە گەورە و استراتیژین و چەند هەزارێک با بڵێن ئەوەشمانەیە کە ئامارێکمان هێستا تاوانە بۆ ژمارەکان بەڵام نزیکەی 10,000 پرۆژەی بێمۆڵەتمانەیە کە سەوی بچووکی خانەوادەکانن بۆ بژێوی ژیانی خۆیان. ئەگەر بە کوردی وەڵام دێوەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کشتتوکاڵ چۆن پاڵپشتی پرۆژان دەکەن کە زیاد بکرێت و پەرە پێ بدرێت ئەگە بە کوردی وەڵام دێت. بەڵێ ئەمە لە سەرەتایی داواکاری دروستکردنی پرۆژەکان تەواو هاوکاریانین و هەتا تاوەکو ئینتاجیشان دەبی هەم هاوکاریانین لەوەی کە ئێمە ئەو مادانەی کە لە کاتەی دروستکردنی پرۆژەکانیان کە داخلی هەرێمی کوردستان دەبی لێ خۆشببینی گومرجیان بۆ دەکەین هەروها
لە نرخی ئالیک بە هەمان شێوە لە بابەتی سۆی ئەوانە کە لەوە خۆمانی تا زمانیە لێ خۆشببوونی گومرجان بۆ دەکەین بەوەی بە نرخێکی کەمتر بگاتە دەستی پرۆژەکانمان هەروەها لە مەوسیمی بەرهەمی ناوخۆ کە مانجی هەشتانی هەیەی دوازدە ئێمە باز دەخێنێ سەر هاوردا بۆ ئەوەی بەرهەمی ناوخۆ زیاتر پەری پێ بدەین و پاڵپشتیان بین. دەستان خۆش سپاس بۆ زانەکان بێستون بکرد بەڕێبەری سامانی ئاژەڵ لە وەزارەتی کشتکاڵ و سەرچاویەکان ڕەنج وەکو میوانەکەم ئاماژەی بۆدا کە لە بەیانیەوە قەدەغی ڕاوماسی هەڵدەژی هەوڵاتیان دەتوانن لە شوێنانی کاماسی لێ ڕای خۆیان بکەن بەپێی ئەو ڕێنمایانەی کە وەزارەتی کشتکاڵ و سەرچاویەکان دەری کردووە.